یادی فاتمە چ کار کردیا خودی شتێ وەرە بیراتە خودی کوڕێ مێ شغڵی مالیە بەری بوو شغڵی مالی بوو نان بوو هەڤیر بوو ئەم چوونە هەتاوە سەرگینە حتا ێوارە مەشغڵی مال مەسەری زاڕۆکێ خۆشم مەجلکێ واچشن ئاف شغڵی مەبوو ینی کارێ چۆلێ پالایی خودێم پالایی نەکێ مەمەلوو نەهلاندنا ناوەڕڵە تەنێ سەرێ زارۆکا بوو ئەرێ خۆدێ سەرێ زاڕۆکێ خۆمە ماجلکێ واتشتن و مە شغڵی مالێت کرد وە دەو ژینەت کەیان خۆدێ هەکە مەدەوکەیاندی وە دەو نەکەیان ناوەڵە دیامەتکەیان وەختێ مەدا دەو نەبوو دەش دەست دایکە خۆ نەگرت ناوەڵە نانێ تەنورێشتە چ وەڵە منان چێت کرد کەمە بەعامێتە نانێ تەنورێ چلۆ چێت وەڵە نانێ تەنوێ مەهاویت کرد ماویرێ خۆ تڕشت کرد مە تەنورا خۆت دارا و مەگرکێ خۆت دانین و مەنانێ خۆ چێت کرد دگۆیا دێ نانێ جیرانایش چێت کرد وەڵە خودێم نانێ جیرانە چێ نەکردیا نانێ زاڕۆکێ خۆ چێت کرد برێ شغل زەحمەت بوو خۆ دێمە ئاو دکشاند ئاوا بیراژی مەکشاندیا مەیا چەماژی کشاندیا خۆ دێمە سەرێ وویە لیمە تەنەکە ڕۆژێ 20 تەنەکە ئافتانین ئاوا وەقەی نەبوو ئاوش بیر نەبوون هەنگیل وێدرێ نا چەم بوو گرتیارە چەم بوو پشتا گون چەم بوو مە ئاو ژێ دکشاند یادێ زارۆکێتە ولو بچووچک کارتت ئەرێ خۆدێ زاڕۆکێم بورک بوون کەچکێم حتا بچکی پڵستۆکی بوون مساعدامت کردن یادێ وەختە شخۆتە گۆتە گۆمە شچەمژی ئافتانی ومە ئاردوژی داهەب ئەرێ وەڵە وەڵە مە ئاردوو کەهرەبەوێ دەمێ هەب نەبوو نەبوو کارەبە ینی چرا بوو فانۆس ناوەڵە خودێمە چران نەدیتێ لەمپە بوون لەمپە بوو لوکس بوون لەمپە بوو لوکس بوون دە نەقژی چێنەت کرد خودێم چێتکردن کاژبەر بێژێتە چەند پەردە هاوەکە بزمان ملوێرێت کوتا ئێوارە شەف ئەو دەرزی هورمە تا پێوەتکردن ومە نەخش چێتکرد بە پەردەی خانیا چێتکەی مە ڕوو بالگە چێتکەی مە دۆرا دەروشا چێتکرێن